بینەران و بیسەرانی ئازیز، ئەوەی کە دەیبیستن ڕاپۆرتێکە سەبارەت بە شەپۆلی نوێی ناڕەزایەتیەکانی پەرستەران. هاوکات لەگەڵ گرانی و هەڵاوسانی بێکۆنترۆڵ لە ئێران، شەپۆلێکی تازەی ناڕەزایەتی کارمەندان و ستایفی پزیشکی لە شارە جیاوازەکان دەستی پێکردووە کە دەتوانین ئاماژە بە ناڕەزایەتیەکان لە نەخۆشخانەی باشتی کاشان، نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان، نەخۆشخانەی وەلی عەسر و موسەوی، لە بەردەم پارێزگاری زەنجان، نەخۆشخانەی بەهەشتی کاشان، نەخۆشخانەی ئیمام عەلی و نەخۆشخانەی کەماڵی ئەلبۆرز و هەروەها ناڕەزایەتی پەرستەران لە بەردەم پارێزگای خوراسان لە مەشهەد و ناڕەزایەتی پەرستەران لە حەوشەی ناوەوەی نەخۆشخانەی میلات بکەین. محەممەد شەریفی مقەدەم سەبارەت بە ناڕەزایەتی پەرستەران و ستافی نەخۆشخانەی میلادی مەشهەد دەڵێت هۆکاری ناڕەزایەتیەکە بابەتی گوزەران و نەگۆڕینی نرخی خزمەتگوزاریە پزیشکیەکانە. بابەتەکە تەنها ناوخۆیی و پەیوەندیدار بە کێشەکانی بەڕێوەبردنی خودی نەخۆشخانەکە نییە. ڕاستیەکەی ئەوەیە کە فەزای پیشەیی پەرستاری لە ئێران ساڵانێکە لە دۆخێکی پڕ ئاڵۆزدایە. ناوبراو لە درێژەدا دەڵێت ئەو ڕێگایی کە سیستمی حکومڕانی تەندروستی لە بەردەم کۆمەلگای پەرستاریدا دایناوە، ڕێگایەکە کە ناڕەزایەتی لە شێوەی کۆبوونەوە کەم زیانترین کاردانەوەیە بەرامبەری. کاردانەوەی خراپتر دەرچوونی بە کۆمەڵی ژمارەیەکی بەرچاو لە پەرستاران لەم پیشەیە یان درێژەدان بە خزمەت لەم پیشەیە لە دەرەوەی وڵات و کۆچکردنە کە هەردوو ئەم دیاردەیە لە ساڵی ڕابردوودا چەند بەرابەر بووە. شەپۆلی نوێی ناڕەزایەتی پەرستاران و ستایفی پزیشکی لە نەخۆشخانەکان لە کاتێکدایە کە چەند مانگ پێش و لە ڕۆژی حەڤدەی خەزەڵوەر پزیشکیان بە بیانی ڕۆژی پەرستار لە کۆبوونەوەی پەرستاراندا قسەی کرد وای لە وەڵامی داواکاریەکانیان داوتی ئێمە قسەی ئێوە قبول دەکەین کەواتە بۆچی شڵەژاوی دەکەن. ئەو لە درێژە داوتی کاتێک کە دەتوانین کێشەکانی وڵات بە یارمەتی یەکتر چارەسەر بکەین بۆچی لەگەڵ یەکتر شەڕوقار دەکەین. لەو ڕۆژەدا وەزیری تەندروستی لە وتارەکەیدا بەبێ ئاماژە بە داواکاری پەرستاران هەواڵی زیادکردنی کرێی زێدەکاری لە 25,000 تمەنەوە بۆ 80 تا 85,000 تمەن و دەرکردنی مۆڵەتی دامەزراندنی 11,000 پەرستاریدا. ئەمە لە کاتێکدایە کە تا ئێستا هیچ کام لەم بەڵێنانە جێبەجێ نەکراوە. پەرستاران و ستافی پزیشکی نەخۆشخانەکان دەزانن کە ناڕەزایەتی یەکگرتو و سەرتاسەری تاکە ڕێگای گەیشتن بە داواکاریەکانیانە و ڕوونە کە فریوی بەڵێنەکانی بەرپرسانی حکوومەت ناخۆن. هەر بۆیە ئەوان بە دروشمی بۆ گۆڕینی سبەینەی ئەمڕۆ یەکگرتو بین و یەکگرتن و ناڕەزایەتی سەرتاسەری ڕەمزی سەرکەوتنی ئێمەیە بە بەردەوامی خەریکی ڕێخستنی ناڕەزایەتیەکانی خۆیان.